پرسی جەندەر ناوبەناو باسەکەی دێتە ناوباسان و هێندێک کەسایەتی و ڕێکخراو بە ناوی ئازادی ڕەخنە لە دین و بە ناوی جێندەرەوە دەستدرێژی دەکەنە سەر ئەو ئەدەب و ئەخلاقی کە لە کۆمەڵگەدا ماوەتەوە و بنەماکانی خێزانی لەسەر ماوەتەوە. هێندێکیش دەڵێن ئەوانەی ئەو بیرۆکانە فڕێدەدەنە ناو کۆمەلگا ئامانجیان شێواندنی کۆمەلگایە. هێنانە ناوەی بابەتێکی وەکو بابەتی جەندەر بۆ کۆمەڵگەی ئێمەوە زیاتر قسە لەسەرکردنی و بڵاوکردنەوەی لە ڕاگەیاندنەکان و هەوڵدان بۆ تێکەڵکردنی بە بابەتی پەروەردەی لە کۆمەڵگەی ئێمە شتێکی نامۆیە و زۆر ناپێویستە. ئێمە کۆمەڵگەی خۆمان ئێستا پێویستمان بە ئەو پەڕی تەقامگیری هەیە قەیرانمان ئەوەندە زۆرە ئەوەی لێ زۆر بێنیاز بین بابەتی ئێم کێشانەیە چونکە لە کۆمەڵگەی ئێمە ستەمەکە لەسەر ئاسیەوە نیە بڵین لەبەرەوەی ئافرەتە ستەمی دەیەکرێت. کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە بەداخەوە بەهۆی ئەو قەیرانەتیەتی کۆمەڵگە هەمووی لە چەوسانەوەیە مافخۆران بۆ هەمووان هەیە بۆ ئێمە بین بی ئاڵێسکێنین لە بابەتێکی ئاوا کە ئێمە مستەغنین لێی لە کۆمەڵگەی ئێمە خەڵک ناچۆسێتەوە لەبەرەوەی ئافرەتە. چەوسانەوەکە بەس تەنها لەبەر ڕەگەزی نییە. کۆمەڵە چەوسانەوەمان هەیە لە کۆمەڵە بابەتە وەکو بڵین ئەو گرفتانەی کە ئێستا هەیە لە ڕووی نەبوونی و خزمەتگوزاری لە ڕووی نەبوونی کۆمەڵە کێشە و ئاڵۆزی بۆ لە ڕووی گەنجانەوە کە کێشەمان هەیە. کێشەکەمان لەسەر ئاسی جێندەری نییە تا ئێمە بین بابەتی جێندەر ئێستا بخینە پەروەردەوانێ. بەداخۆ من ئەمەستەکەم ئەمە خزمەتکردن نییە لەسەر بۆ ڕەگەزی مێ بۆ شێوەکەم بۆ بنەکەی مافی مرۆڤ بەڵام لەوەس ئێمە ئەدایەکی کارکردنی بیرێکی چەپ بێ جارێکی لە ڕەگەزی مێنە و لە ڕێگای جێندەرەوە بێتەوە ناو کۆمەڵگاژینە کۆمەڵگای کوردی و نەک کۆمەڵگای کوردی کۆی کۆمەڵەکانی ژیان ئەو جۆرە کارکردنی تێپەڕان کە لەسەر بنەمای جێندەری و ڕەگەزی بێت ئیتر بێ مرۆڤ بێتە چەقی کارکردن بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی و خێزان. خێزان و مرۆڤبوون دەبێت چەقی کۆمەلگا بێت. هەر هەوڵێکی دیکە لێدانی کۆمەلگایە و خزمەتی ئەجەندایەکی دەرەکی دەکات. قسەی دیکەش هەیە لەسەر ئەو هەوڵانەی بە ناوی جێندەرەوە دەیانەوێت پەروەردەی منداڵەکان و ئایندەیان لە کوردستان تێک بدەن. وەکو ئێستا لەم ڕۆژگارەیە هەستەکەین کۆمەڵێک مەترسی زۆر ڕووی کەوتە ناو خێزانەکانمان بە تایبەتی مناڵەکانمان کە وەکو سێرەکەین هەر لە یاری مناڵانەوە هەتا کۆمەڵێک ئەنیمێشن کۆمەڵێک بابەت هەیە کە مناڵەکانمان بەبێ ویستی خۆمان زۆر جار هەستەکەین بەلا ڕێدا ئەبرێن ئەوەیشی کە ئێمە ئاگادارین ئەوەی کە محاولە ئەو هەوڵانی کەوا ئەدرێ بۆ ئەم بابەتی کەوا ئێستا پێوترە یەکسانی جێندەری کە کۆمەڵێ بابەتی تر بە دوای خۆیانێ کۆمەڵە هەڵدێر بە دوای خۆیانێ ئێمە هەست دەکەین کە ئاخیری ڕێگەکە لەکوایە ئاخیری ڕێگەکە مناڵمان لە دەست دەرەچێ خێزانمان لە دەست دەرەچێ خەڵکەکانمان کەوا ئەندامەکان تووشی کۆمەڵێک نەخۆشی جەستەیی نەخۆشی دەرونیە بن لەبەرەوە کە ئێمە هەستمان بەمە کردووە کە بەڕۆ مەترسیە کە ڕوین پێویستە ئاگاشمان لەو بێ خێزانەکانمان لەو مەترسێ پارێزین. بە ناوی ڕۆشنبیری و کرانەوە جێندەر و هێندێک چەمکی دیکەوە کەسانێک لە جێگەی گرنگیدان بە تەبایی ناو خێزانەکان و پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی و خێزانی هەوڵەکانیان زیاتر بۆ بەگژاچوونەوەی خێزان بووە. دەرەنجامەکەی ئەوە بووە هەڵوەشانەوەی خێزان و زۆربوونی ڕێژەی تەلاق و خیانەتی هاوسەری. ئێستاش دەیانەوێت بە ناوی جێندەرەوە خۆیان بخزێنە ناو پرۆسەی پەروەردە و فێرکردن و داهاتووی منداڵەکانیش ڕەش بکەن و بفەوتێنن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.